هەر لایەک دەبێژیت ئەسەر کەفتی شەڕم واقع و ڕاستی چییە ji hêjayê İbrahim El-Neham nivîser û şûrvekarê siyasî ji menamaya paytextê Behrênê dipirsim. Hêjayê İbrahim destpêkê ji welatê hewa dest pê bikim ku hîn jî bûne qurbanî mûşekên û dronên Îranî bi rastî jî ev rûke em behsê şerekî dikeyn ku rûja hevdê ye. Aya heta kengî dê vekêşîtin weke welatên kendavê û erebî şirûveyên hewa li ser vî şerî çi ne? بەدڵنیاییەوە ئەوەی جەنگەکەی دەست پێ کرد بەرپرسیارە لەوەی کۆتایی پێبێنێت. وڵاتانی کەندا و وڵاتانی عەرەبیش بە شێوەیەکی گشتی بەشێکنین لەو ململانەیە. دەزانین ڕژێمی ئێران لە ساڵی 79 کە دەسەڵاتی گرتووەتە دەست خەڵکی کوشتووە، هەوڵی داوە شۆڕشەکەی بە وڵاتانی دراوسێ هێناردە بکات. دەزانین بەکرێگیراوانی ڕژێمی ئێران سیاسەتی کوشتن و سەرکوتکردن بەکاردێنن بەرامبەر بە هەموو نەتەوەکان وڵاتانی تریش. ئەمە تیۆری هیتلەریە، تیۆری ئاری و تیۆری نازیەکان کە لە ناوبردنی هەموو کەسێکە کە ڕوبڕۆیان ببنەوە. ئێمەش ئەمڕۆ دەبینین پێکاتەکان لە ئێران وەک کورد کە لە سەدا 12 عەرەبی ئەحواز و بەلوچ و پێکاتەکانی دیکە هەمویان بەرامبەر بە سیاسەتی ئاگر و پۆڵا دەناڵێنن، سیاسەتەکان سەرکوتکارن، هەموو ناوەندەکانی بڕیاردان لە تاران سەرکوتکارن. بەڵام ئەو جەنگە پێشبینی کراوە بوو چونکە ڕژێمی ئێران ئێستا تیرۆر هەناردە ناکە تەنیا بە وڵاتانی دراوسێ بەڵکو تیرۆر بە وڵاتانی جیان هەناردە دەکات، هەر لە مێژووی تاریکی تەقاندنەوەی باڵیۆزخانەکان و هێرشکردنەوە سەر وڵاتانی دراوسێ و دروستکردنی شەڕی بەکرێگیراوی و بۆ تایبەتی وڵاتانی شیعی، وڵاتانی عەرەبی، وڵاتانی کەندا و بۆ نمونە لە بەحرین وڵاتانی تر لە یەمەن، لە عێراق، لە سووریا و لوبنان و چەندین وڵاتی تریش. باشە بۆیە ئەمڕۆ ئێستا بووەتە ڕژێمێک دەڵێن نوێنەرایەتی ئاشتی و ئاسایشی زیان دەکە. وڵاتانی کەندا و وڵاتانی ئاشتی خوازن، ئێمە نامانەوێت وەڵام بدەینەوە، ئێمە بە دوای دژمنکاری نین، دەمانەوێت لە ڕێگەی یاسای نێودەوڵەتیەوە خۆمەوە پارێزین. باشە لێ پێچەوەی ڤان ئاخفتنێتە هێژای ئیبراهیم ئەڤروکە عەلی لاریجانی پەیامێک ئاراستەی وڵاتên مسلمان کردیە و دبێژیتێ لایەکی ئەمریکا و ئیسرائیلە لایەکێژی ئیران و بەرەیا مقاومەیە هین کیڤەنە هین کیش بەرەنە بۆچی هین بێدەنگ بوون گاڤا هێرشی سەر ئیرانê هاتیە kirin. Ev propagandeyên ser Îranê rast nîne îran bu welatên musilman asayîş û serbexwî û yekrêzî û yekgirtina ummeta îslamê dixwazîtin. Hîn li ser vê daxuyaniya Elî Larijanî çi dibêj? لە مێژووی ڕژێمی ئێراندا ئەوەی زانی ومانە ڕژێمێکی درۆزنە، ڕژێمەکە درۆ دەکات، ساختەکاری دەکات، ڕاستیەکان دەشێوێنێت. تا ئێستاش ئەو ڕژێمە گێچەڵ پێکارە زۆرترین زیانی بە گەلی ئێران گەیاندووە جگە لە وڵاتانی عەرەبی، جگە لە کردەوە تیرۆریستیەکانی و گێچەڵ پێکاریەکانی و بەڵتەجێتی دەیکات لە ناوچەی ناو ئێران. هەوڵ دەدات گەلی ئێران بیر و بۆچوونی گەلی ئێران بگۆڕێ، گوایە وڵاتانی کەندا و ئەو شەڕە دروست دەکەن و موشک ئاراستە ئێران دەکەن. دەیەوێت ئەو گۆڕانکاری لە ڕاستیەکەدا بکات بۆی قەیرانەکە لە ناو ئێران بنێرێتە دەرەوەی ئێران و بیخاتە سەر وڵاتانی دراوسێ چ لە عێراق، لە ئوردن، چ لە وڵاتانی کەندا و بیان کاتە بەشێک لەو شەڕە کە ئێستا دەبینین لەسەر شاشەکان چی ڕوو دەدات. ڕژێمی ئێران ڕژێمێکی درۆزنە، لاریجانی باوەڕ بە قسەکانی ناکەین، تەنیا باوەڕ بە قسەیان دەکەین، لە ڕاستیدا دەیبینین تەنیا قسێ لەسەر شاشە. لێرەدا وڵاتانی عەرەبی شارەکانیان گڕی گرتووە بەهۆی کارەکانی ئێران لە یەمەن، لە سووریا، لە عێراق. ئێستا ئێمە بووینەتە بەشێک لەو شەڕە. باشە بۆیە لاریجانی
تەنیا دەیەوێ ڕاستیەکان بگۆڕێ باشە ئەو هێژای قسە ئیبراهیم ساختانە بکات. مادەم تو دبێژی ئێستا ئێمە بووینە بەشێک لەو شەڕا وڵاتێن کەنداوێ و عەربی بووینە بەشێک ژوی شەڕی بۆچی حەتانوکە هیچ هەفپەیمانیەک پێک نەهاتیە بۆچی حەتانوکە هیچ بەرایەکی عەربی کەنداوی دروست نەبووە بوو وەڵام بەرسڤە هێرشێن ئیرانێ تنێ تێکدانا و ژناف برناموشەکایە بەرپەشدانا دڕونایە باڵستیایە بۆچی بەرایەکی بڤی ڕەنگی حەتانوکە چێ نەبووە سەرەتا ئەو هێرشانە ئەمە نوێنەرایەتی ئێران ناکە بەڵکو هێرشی ڕژێمێکی بکوژی ئێرانایە شەڕی ئێمە لەگەڵ ئێران نیە لەگەڵ ڕژێمی ئێرانە هەمیشە باوەڕ بووە بە هێزە سەربازی و چەکدارەکانمان دەکەی بتوان بەرپەرچی هەڕەشەکان بدەنەوە و وڵاتانی کەندا و پارێزین متمانەمان بە دانایی سەرکردەکانەیە متمانەمان بە بڕیارەکان هەیە شان بەشانیان دەوەستینەوە متمانەمان بە بڕیارەکان هەیە مزایدە بەسەر بڕیارە خاوەن سەروەری و بە سەربازیەکان ناکەین لایانی پەیوەندیدار هەیە ئەو بڕیاران دەردەکات لە وڵاتانی کەندا و ئەوان بەرپرسیارنەوە بڕیارانە دەربکەن ئەوان بەرپرسیارن هەنگاوی یەکلاکەرەوە بنێن لە پێناو ئاسایشی وڵاتانی ناوچەکە و عەربی و کەندا و ئێستا ئاسایش وڵاتانی کەندا و بەرجەستەی ئاسایش وڵاتانی عەربی دەکە ئێمە لێک ناوچەداین کلتورمان بەهاکانمان ئاینمان مەزهەبمان یەکە بۆیە ئەمڕۆ لە قۆناغی هەڕەشەیەکی ڕاستەقینە دەژین قۆناغی ڕاگوزەریە قۆناغێکە پێشتر وانەمان وەرگرتووە بۆی تێبگەین کێ دوژمنە کێ لەگەڵ ئێمەیە کێ دژی ئێمەیە باشە هێژای ئیبراهیم بۆیە دڵنیاتان دەکەینەوە ئێمە لەو قەیرانە بەهێزتر لە پێشتر دەینە دەرەوە پاشە ڕۆژە وی شەڕی چییە حتا کیڤەیە ئەڤروکە ڕۆژە هەفتەیە ئیرانت بێژیتن ئەس سەرکەفتیە وی شەڕیمە ئەمریکا چنەمایە ژبلی تەسلیم بوونێ ئەمریکایەت بێژیتن ئیرانی هێزە دەریایی و زەمینی و کوگەهێن موشەکی نەمایە نەچارە خو تەسلیم بکەت ئایا بڕاستی نەتیجە دەرئەنجام چییە هەوە چ فام کرد دە هەفتە ڕۆژاندا کی سەرکەفتیە وی شەڕیە سیرکەم بەڕێزم ئێرانیەکان دەزانین باش دەیان ناسین سیستەمی بەرگری ئاسمانی ئێران بوونی نەماوە هەتاوای لە ناوچوە هێزی ئاسمانی هێزی دەریایی بوونی نەماوە دۆخیان زۆر خراپە دۆخیان بەم شێوەیە هێزی ئاسمانی ئەمریکا و هێزی ئاسمانی ڕژێمی زایۆنی ئیسرائیل لە هەموو شوێنێکی ئیسرائیل بردومان دەکات هەرچی بوێ بردومانی دەکات کەی بێوێ بردومانی دەکات لە بەرامبەردا دەبینین سیاسەتمەدارە درۆزنەکانی ئێران دێن باس لە داخستنی گەروی هورمز دەکەن باس لە هەندێک قسە دەکەن کە گوایە ڕێگە بەو کەشتێ دەدەن هاتچۆ بکە و ڕێگە بەوە نادان و باز لە سەرکەوتن دەکەن لەو شەڕە سەرکەوتنێکی بەدەستێنەوە ئەو موشک و درۆنانە کە ئاراستەی بەحرین کراون هێرش کردێتەوە سەر شوێنی خەڵکی سڤیل بۆ نمونە شوێنی سەترا کچێک گیانی لەدەستدا لەگەڵ دۆستەکانی لە دەرەوە بوو بەڵام قەدەری خوای بەم شێوە و شەید بێ بەهۆی هێرشێکی درۆنیەوە ئەمانە سەرکەوتن نین ئەمانە هەوڵدانێکن بۆ تێکدانی کارتەکان بیانەوە شێوی دروست بکەن لە ڕاستیدا ڕژێمی ئێرانە هەڕەشەیە لەو کاتەوە لە ساڵی 1970ەوە کە دەسەڵاتی گرتووە دەست هەوڵی داوە لە ڕێگەی بەڵتەزە و تۆقاندن و تیرۆر و کوشتن و شەڕی بەکرێ گیراوی و هەناردەکردنی تیرۆر بۆ هەموو ناوچەکانی جیهان مامەڵی کردووە بۆیە ئەمڕۆ دەزانین لەگەڵ ژێمێکی بکوش مامەڵە دەکەین من پشت بۆ نابەستم سەیری قسەکانی لاریجانی بکەین و باوەڕی پێکەین هەم قسەکانی باشە بەلاوە پرسیارە دماهیە بیتن هێژای ئیبراهیم ددەمێن بەرێدا ئیرانێ بەحرێن وەکە پارچەک ژ ئاخە خۆ دیتیە و حتا پێشیوی شەڕێژی گەلک جارە سەرکردێن بەحرێنێ لە نافخۆیە بەحرێنێ ئەو تهمەت ئاراستەی ئیرانێ کردینە و دەستکاری کاروبارێ نافخۆیە وڵاتی بەحرێنێت کەتن بەڵام پشتیوان هێرشن بوو سەر وڵاتی هەواژی هاتینە ئەنجامدان هەف ئەوەیە کەنداوێ وڵاتێن عەرەبی نافۆداین بینن هەرێما کوردستانێ ئایا ئەف پەیوەندیە دێڤەگەڕن پشتیوان
موشک و درونان بو سر بحرین دگل ایرانه یان جی ده چارچوبه کدن بخواه بگیرن ده بر بکی وچن ده چله هن كريم شوف نفس ما ذكرت لك في بەڕێزم هەر وەک لە پێشتر باسم کرد ئێمە دەزانین لەگەڵ ئێران مامەڵە ناکەین لەگەڵ ڕژێمێکی بکوش مامەڵە دەکەین کە دەستی بەسەر دەسەڵات داگرتووە هەر کاتێک ئەو ڕژێمە واز لە کوشتن و بەڵتەزی بێنێت دۆخەکە چارەسەر دەبێت و وەک ڕابردووی لێدێ ئێران دەوڵەتێکی مەزم بوو ئێوە باز لە دەوڵەتێک دەکەن مێژوەکەی 2500 ساڵە کەس ناتوانێت کۆڵی لە مێژووی و مەزنی ئەو دەوڵەتە بکە و کە بوونی هەبووە لە قۆناغە ڕاوردەکانی مێژوودا بەڵام کێشەکەوەیە ئەو بکوژانە ئەو دوزانە دەستیان بە سەردەسەڵات داگرت وڵاتەکەیان لەناوبرد خەڵکیان گەڕاندەوە بۆ سەدەکانی ناوەڕاست بەهۆی نەزانیان بەهۆی بڕیارەکانیان بەهۆی بەڵتەزیەکانیان بەهۆی سەرکێشیان عەقیدە و مەزهەبیان بەکارهێناوە بۆ سەرکوتکردنی خەڵک نەک هەموو خەڵکانێک بەڵکو بەشێک لە خەڵکان لە دژی پێکاتەکانی دیکە بۆ ئێمە دەزانین داواکاریەکانی ئێران داواکاریەکانی بۆ دەسوەردان لە سەروەری وڵاتانی عەرەبی و یەکێک لەوان بەحرەینە ئەم قسانە ڕاست نییە درۆیە ئەو قسانە ڕاستی نین باشە گەلێک سپاسیەتت کەم هێژای ئیبراهیم ئەلنەهام نویسەر و شروڤەکاری سیاسی ژێمەنامەیە بەحرێنێ هەر هەبێ